سەرنجی پێشنگ. سەبارەت بە دیداری یەکێتی. پرۆژێکی چەند ڕۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکی بەرچاو لە سەران و کادیرانی لە ئیڤێنتێکدا کۆبوونەوە لە ژێر ناونیشانی دیداری یەکێتی بە پرۆژێکی ناوخۆی حزب دەناسێنرێت. سەبارەت بە ئامانجی ئەم دیدارە و هەندێک لایەنی و قسە و باسێک کە تێیداکراوە، چەند لێدوانێکمان لە خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان وەرگرت. سەرەتا سەبارەت بە پێناسەی دیداری یەکێتی کە لە کوردستانی نوێ زمان حاڵی حزبی ناوبراودا بە سەر لە نوێ داڕشتنەوەی دید و سیاست و وەڵامی نوێی یەکێتیانە بۆ پرس و کێشە نوێیەکان پێناسە کراوە. خەسرەوسایە دەڵێت بەکردەوە ئەم دیدارە بە دوای کۆنگرەی ئاخری یەکێتی نیشتیمانیە دێ وەکو تەواوکەرێک کە تەنها توانی سیستەمی سەرۆکایەتی هەڵبژێرێ و دەسەڵاتەکان لە نێوان دوو سەرۆک لە هۆری شێخجەنگی و پاڤێڵ تاڵەبانیا دابەش کات. بەڵام ئیتر بەرامبەر بۆ هەموو پرسیارە ناوخۆییانەی کە ڕوبەڕووی یەکێتی بۆتەوە بۆ هەموو گرفت و کێشانەی کە لە کۆمەلگاوە بەرامبەر بەم حیزبە کراوە بێ وەڵام مایەوە. ئێستا گەر دیقەت بین لەو کەسانەی کە لە دیدارەکە قسەیان کرد هەموو ئاماژە بە استراتیژی تازە و سیاسەتی تازە لە سەر کۆمەڵێ مەیدان لەوانە مەسەلەی غازوونەوت، پەیوەندی لەگەڵ یەکێتی، پەیوەندی لەگەڵ هەرێم، لەگەڵ ئەحزاب شیعیەکان، لەگەڵ ئەحزابی تری ناوخۆی کوردستان، لە دەوڵەتانی ناوچەکە ئەمریکا و فەڕەنسا و ئەم وڵاتانی کە ئێران کە ڕۆڵیان هەیە لە ئەوزای عێراق و کوردستانە. ئەو کۆنگرێ بە فەشەل کەوتووە بە لاخستنی لاهوورجەنگی و تەسبیتکردنی هەموو دەسەڵاتەکان لە دەست بنەماڵەی تاڵەبانی و پاڤێڵە چڕ کردەوە و بە دەورانێک لە قەیرانی ناوخۆیە تێپەڕی. بەڵام وەختێکە لە ئەم دیدارە بینە ناو یەکێتی نیشتیمانی خۆیە وەکو حیزبێکی حاکم کە تێکەڵە لەگەڵ سیستەمێکی دەسەڵاتدارێتیە، ڕاستەوخۆ ڕوبەڕووی قەیرانێکی قوڵی سیاسی و اقتصادی بووە. دوای 30 ساڵ لەم دەسەڵاتە کە لەسەر تۆڕی کۆمپانیاکان و قۆرەخکاری و گەندەڵی و هاوکات خاوەندارێتی بۆ کۆمەڵێ دام و دەستگای ترۆر و سەرکوتگەر بەرەوڕوە، ئەمە پێمانەڵێ کە هیچ وەڵامێکی پێ نییە بۆ مەسەلە اقتصادی و سیاسیەکانی کوردستان و هیچ وەڵامێکی بەداخوازەکانی خەڵک نییە. ئەم سیستەمە کە 30 ساڵە لە کوردستان کەوتۆتە بەرامبەر بە ناڕەزایەتی خەڵکەوە. ئەگەر سەرنج بین لەم چەند ساڵانەی دواییە زۆرتی ناڕەزایەتی لە ناوچەی ژێردەسەڵاتی یەکێتیە بووە. خەڵک بڕیاریان ناوەم دەسەڵاتە لابچێ بڕوخێ هەڵوەشێتەوە. خەڵک بۆ وشیارە گەیشتون کە ئەم جۆرە لە حکومڕانی سیستەمی دەسەڵاتدارەتی ناتوانێت لە خواست و داوا و ژیانی کۆمەلگایەکی مەدەنی خۆشگوزەراندا کە خەڵک چاوەڕێی لێەکە ڕاوەستێ. بۆیە بە بڕای من ئەمە نیشانەدا کە ئەم دیدارە بۆ ئەوەیە کە ئەم حیزبە لەم قەیرانە قوڵەی ناوخۆییە و لەو قەیرانی کە کەوتۆتە بەرامبەر بدەسەڵاتەوە وەڵامی پێباتەوە. بە بڕای من ئەمە نوێبوونەوە نییە، بەڵکو بە معنایەوەیە کە یەکێتی ئەوەیە ئەم جارە لە ڕێگای ئەم جۆرە پرۆژانەوە کە هەم ریزەکانی خۆی ڕازیکە و هەم بە کۆمەلگا خۆشخەیاڵکە کە لەوەی یەکێتی ئەوێ لە پاڵ خەڵکە ڕاوەستێ. نابێ ئەوشمان لە بیرچێسا ئەم حیزبە لە سەروبەندی هەڵبژاردنایە. مەسەلەی کۆکردنەوەی دەنگەکان و ئەوەی کە یەکێتی ئەم جارە نەچێتەوە مۆقعی کە گۆڕان سەری هەڵدا و کورسەکانی لە دەستبا ناچارە بەم شێوە پرۆژێ بێ. لەمەش زیاترگەر ئاماژە بە خاڵێکی تر بین ئەوژەوەیە کە ئەگەر ئەم دیدارە بەرین نێو فەزای سیاسی ئێستای کوردستان لەو گێژا و ئاڵۆزەی کە لە عێراق و ناوچەکە و جیهانە هەیە کە مەسەلەی جێگا و ڕێگای ئەحزابەکان ئەو هێزانەی کە پێشووتر قودرەتیان بوو ئێستا لە دوای هەڵوەشانەوە و تەواوبوونی پرۆژەی ئەحزابی تەقسیمی قودرەت لەلایەن بە شوێنەی ئەحزابەکان دابشکردنی دەساڵ بەسەر ئەم ئەحزابانە ئەمە تەواو بووە.
یەکێتی زۆر باش لەوە گەیشتووە کە جێگا و پێگەی هەم لە ڕوانگەی خەڵکی کارگەر و زەحمەتکێش هەم لەلایەن باڵەکانی بورژوازی ئەحزابەکانی ناوخۆی کوردستان و هەم لە ڕابطە بە عێراقەوە کەوتۆتە غەرغەرەوە و بە ئەگەری زۆر بە جۆرێک لە جۆرەکان دەبێت پەرڕووباڵی بکرێت ئەو جێگایی جارانی نەماوە چونکە هاوکێشەی هێزەکان ئاڵوگۆڕی بەسەر هاتووە ئیتر ئەحزابەکانی پێشوو لەوانەیە یەکێتی نیشتیمانی ناتوانێت وەک خۆی بمێنێتەوە بۆیە ئەم دیداری بۆ ئەوەیە کە هەوڵێک بێ بۆەوەی کە بتوانێت خۆی بساتشێنێ و خۆی بگونجێنێ و ئەو ئیماجە لە خۆی باکە یەکێتی ئەتوانێت ڕاوەستێ و بەرامبەر بە نارەکانی بەتایبەتی پارتی بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە لە دەرەوەی سیاست و پەیوەندی یەکێتی نیشتیمانیان یعنی چۆنەوەی خۆی هەڵخا بۆ دەورەیەکی تازە بۆیە بە بڕای من ئەم دیدارە نەنێبوونەوەیە و نە ئەتوانێ هیچ ئاڵوگۆڕێکی بەسەر بە تایبەتی خەڵکی کوردستان حکمی خۆیان بەسەرم حیزبە و سیستەم و دەسەڵاتێکایاوە کە بۆ شیارێک گەیشتون کە ئیتر ژیانکردن لە دوای 30 ساڵ کە تەمەنی بەقەدەر حکوومەتی بەعسە ناتوانێت جوابگۆڕەوەی نیاز و خواست و ئومێد و ئارەزۆکانی خەڵک بێ ئەمە هەوڵ و پەلەقاژەیەکی سەرکردایەتی ئەم حیزبەیە کە بتوانێت خۆی ڕاگرێت. لەم دیدارەی یەکێتیدا پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی چەند قسەیەکی کرد سەبارەت بە جوڵانەوەی ناسیۆنالیستی بە تایبەتی لە پارچەکانی تری کوردستان نەوت و غاز پەیوەندی لەگەڵ پارتی و ئەحزابێک کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تری عێراق دەخاڵەتی تورکیا و ئێران ئاماژە بە چی ئەکەن؟ لەسەر هیچ یەک لەمانە قسەیەک لەو دیدارە نەکرا و هیچ وەڵامێکی ڕۆشن نەبوو جگە لە پروپاگەندەکردن بۆ حیزبەکە خۆی و بۆ سەران و بۆ بنەماڵەی تاڵەبانی بۆیە بە بڕای من بەبێ وەڵامدانەوەی ئەم مەسەلانە لەو دیدارەیە پێمانڵێ کە ئەو دیدارە نەیتوانی جواب بە هیچ شتێک باتەوە و یەکێتی لە نێو ئەو قەیرانە خنکێنەرەی کە تێی کەوتووە ڕاگرێ و ئەمە تەنها بۆ ڕازیکردنی بەعزێک لە ئەندامان و کادران و ئەوەی کە خۆیان لەن کادرە دێرینەکانیان شتێکی تر نییە هەر بە دوای ئەو دیدارە ئەمە دەبین ناڕزایەتی خەڵک لە شارەکانی کوردستان نەوەستاوە بە تایبەتی ناوچەی سەوز و داخوازیان هەیە و حتا پشێوی و ناکامیەکانی کە لە ناوچەی ژێردەسەڵاتی کێتەیە هەیە بە ڕۆشنی پێمانەڵێ کە ئەم سیستەمی کۆمپانیا و دەستگای سەرکوردگەریە ئیتر قابلیەتی ئیداری کۆمەلگایان لە دەستداوە و ناتوانێت لەسەر مەسەلەی کێشەکانی ژنان لەسەر تاوان لەسەر موچە لەسەر خزمەتگوزاری لەسەر ئەو باج و خراجەی لەسەر خەڵک هیچ یەک لەمانە وەڵامی پێنیەوە بڕیار نییە یەکێتی ژنوێبوونەوەکەی لەسەر ئەم ئەساسە بکە بۆیە بە بڕای من ئایندەیەکی ناڕۆشن و مەسیری ئەم حیزبە لە بەردەم تونێلێکایە کە بەتایبەتی ئەگەر ئەم وشیاری خەڵک بە ڕاپەڕینێ بگا و سەرنجام دەسەڵاتی مەسیری خۆی لەگەڵام دەسەڵاتە یەکلا کاتەوە. لە پاڵ نوێبوونەوە خاڵێکی تری سەرەکی کە قسەکەرانی دیداری یەکێتی تێیدا هاوڕابوون و زۆر جەختیان لەسەر دەکردەوە گەڕانەوەی یەکێتی بوو بۆ یەکێتی سەردەمی مام. خەسرەوسایە لەم بارەیەوە دەڵێت پرسیارەکە لێرە ئەوەیە ئەو حیزبەی کە جا تاڵەبانی بە ناویەکێتی نیشتیمانی دروستی کرد و بەدەسەڵات گەیشت لە ژێرسایی جەنگی ئەمریکا لە دژی عێراق خۆی بەرنامەکەی شتێکی زیاتر نەبووە لەوەی کە ئێستا هەم یەکێتی نیشتیمانی و حزابەکانی تر ئەو چوارچۆیان قبول کردووە ئەوەی کە جا تاڵەبانی ئەم یەکێتی ناسان ئەوە بوو کە لە دەستێکەڵکە لەسەر حسابی مەسلەی ژنان و ماف و ئازادیەکانیان لەگەڵ کۆنەپەرسی ئیسلامیە ئەوەی کە ڕابطە لەگەڵ دەوڵەتانی کۆنەپەرستی ناوچەکە ئێران تورکیا و بە پشتیوانی ئەمریکا بتوانێت ئیدارەی ئەو کۆمەلگایە بکە ئەوەی کە 30 ساڵ ئەو تەجروبەیە ئەگەر بڵین 15 ساڵیش بێ 20 ساڵیش بێ لەژێر سایی دەسەڵاتی خودی جا تاڵەبانیە کوشتار و ئاوارەی و گێژاوی سیاسی و نەبوونی خزمەتگوزاری شەپۆلی یاوە ئەوەی کە ئەلگۆیی کە ئەم دیدارە کردوێتی بە نمونە و چۆنەڵێ ئاسۆ و خۆرێک لە بەردەم خۆی داناوە کە گوایە جا تاڵەبانی کردوێتی هەر ئەو سەرکوتگەریە بۆ کە کۆمونیستەکانی بەر هەڕەشەت لێدان کرد کە ژن کوشتن بوو بە مۆد کە ڕوولێنانی گەنجان بۆ دەرەوەی وڵات کە کەمترین ماف و ئازادیە
سەرەتاییەکانی خەڵک خانەی یاسایەکەوە کە کۆمەلگا ئیدارە بکە. هاوکاتیش لەباری اقتصادیەوە ئەو نمونەی کە جا تاالبانی لەسەری ڕاوەسا و داهێنا هەر ئەو اقتصادی بازار و کۆمپانیایانەیە کە ئەو گەندەڵێ ئێستا بە ئەو جیخۆی گەیشتووە لێکەوتەوە. بۆیە بە بڕای من تەنانەت گەڕانەوە یەکێتی کە ممکن نییە بتوانێت هەتا بۆ سەردەمی مامجەلالیش بگەڕێتەوە، بەڵام هەتا ئەگەر گەڕاشەوە لە ئەگەری گەڕانەوەشدا شتێکی زیاتر پێشکەش ناکە لەوەی کە ئێستا پێی گەیشتووە. ئەم نظام و سیستەمە حیزبی میلیشیایی سەرکوت و کۆنەپەرستی کە ئێستایەکێتی نوێنەرایەتیەکە بە بڕایمە لە درێژەی هەر ئەو تەجروبەیە و ئەو نمونەیە کە خودی جا تاالبانی پایەکانی دامەزران و ژیانی ملیۆن ینی خەڵکی کوردستانی پێ لە قاودا و ئێستا کەوتۆتە قەیرانی خۆیەوە. من پێم وایە جگە لەوەش پێشکەوتنی کۆمەلگای شاری کوردستان، مەدەنیەت، ئێعترازات، ئازادی خوازی، ژندۆستی، ئاژەڵدۆستی، تەبیعەت دۆستی کە ڕۆژ بە ڕۆژ دەبێتە هوشیاری بەشی پێشڕەوی کۆمەلگا، بە بڕای من هەرگیز ناتوانێت ئەم جۆرە دیدارانە ئەم تەناقوزەی نێوان هوشیاری و ناڕزایەتی خەباتی چینی کارگەر و زەحمەت چێژە دژی ئەم دەسەڵاتە چارەسەرکا و ناوی لێبنێ نوێبوونەوە. ئەگەر باس لە نوێبوونەوەیە ئەم دیدارە تەنها بۆ خۆشخەیاڵکردن و بڵاوکردنەوەی خۆشخەیاڵیە لە نێو ڕیزەکانی خەڵکا کە پێم وایە کوول بووە و خەڵک لەم فیکێ تێگەیشتووە و تەنها هەتا ڕیزەکانی خۆشیان قانع ناکە. من پێم وایە وەزیفەی ئەم دیدارە ئەوەیە و پێم وانە یەکێتی جایتر بتوانێت لە هاوچێشەی سیاسی ئەوەی کە دۆخی ئێستای عێراق و کوردستان، ئەوەی کە خەباتی چیناتی لە کوردستان پەیوەندی ئەحزابەکانی بەر و قەڵشت و دابڕان بردووە، ناتوانێت جێگایکی تازەی دڵخوازی خۆی بگرێەوە تا بێ قەیرانەکانی قوڵە بێ. من دڵنیام ئەبێ چاوەڕوانی لێکەوتی ئەم قەیرانە و تونبوونەوەی ناکۆچێ دەرونەکانی خۆیان بن.